بێدەنگ چییە؟ بۆچی ژیان تایدا حرام کراوە؟ دەرگای دۆزەخ، سێگۆشەی بەرمۆدا، دەریای شەیتان، چەند شوێنێکن پڕاوپڕن لا نهێنی و تەحەدا و دیاردەی نامۆ. سەرنجی زانەکانیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە. هەندێک لێکدانەوەی گونجاوی بۆ دەکەن و هەندێکی دیکەش لێکدانەوەی باوەڕ پێنەکراو وایان لە خەڵک کردووە کە ئەفسانە و خوڕافیاتیان بۆ دروست بکەن. یەکێک لەو ناوچە نامۆیانە پێی دەوترێت ناوچەی بێدەنگی یان خاڵی کوێری، ناوچەیەکە کە ژیان تایدا حرام کراوە. ئەو ناوچەیە چییە و بۆچی ئەو ناوەی لێدانراوە؟ ناوچەی بێدەنگی ناوچەیەکی نامۆیە و دەکەوێتە بیابانی مابیمی لە باکووری مەکسیک، لا وێنەی ئاسمانی و بۆشایی ئاسمانیدا دەرناکەوێت. ناوچەیەکی سپی گەورەیە. زاناکان ناویان لێنە ناوچەی بێدەنگی چونکە دەنگیبا و گەردەلول و ئاژەڵان و تەنانەت مرۆڤیش لەم شوێنەدا نابیسترێت. ئەگەر فڕۆکێکیش بەسەریدا بفرێت ئەوە هیچ دەنگێک دروست ناکات. ڕووداوە نامۆکان. ساڵی 1970 لا میانی تاقیکردنەوەی موشکی ئەسینە. بڕیاردرا موشەکەکە بە ئاسمانی ناوچەکەدا بڕات، بەڵام کاتێک گەیشتە ناوچەکە نەیتوانی لە ئاڕاستەکەی خۆی بەردەوام بێت. بەرەو ناوچەی بێدەنگی ملینە، پاشان کەوتە خوارەوە و تێکشکا. ئەمە یەکەم ڕووداو نەبوو لەو ناوچەیەدا. پاش چەند ساڵێک زاناکان لامیانی گەڕانیان بە شوێنەکەدا. موشەکێکی دیکەیان بە ناوی ساترۆن دۆزیەوە کە پێشتر تێکشکا بوو. کاتێک گەیشتە ناوچەکە تێبینی ئەوەیان کرد کە تەواوی پەیوەندیە ئەلیکترۆنیەکان لە نێوان ئەوان و بنکەکەیاندا بچراوە. هەروەها ژمارەیەک نەیزەکیان دۆزیەوە کە لە ناوچەکەدا کەوتبوو ناخوارەوە. ئەم ناوچەیە لە باڵندە و ئاژەڵان حرام کراوە. ئاژەڵە وشکانیەکان کە ڕێڕەوی خۆیان دەگۆڕن و دەچنە ناوچەی بێدەنگیەوە دەست بەجێ تیا دەچن. تیاچوونی بە کۆمەڵی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵان لەم ناوچەیەدا بەدی کرا بەبێ ئەوەی هۆکارەکەی بزاندێت. تەنانەت هەڵۆ و باڵندە گۆشخۆرەکانیش ناوێرن لەو ئاژەڵانە نزیک ببنەوە کە لەم ناوچەیەدا مەردار بوونەتەوە. لە هەڵمەتێکی گەڕان و پشکنیندا لە ناوچەکە توێژەران سەگێکیان لەگەڵدا. کاتێک نزیک بوونەوە لە ناوچەی بێدەنگی سەگەکە دەستی کرد بە وەڕین و ڕەفتارێکی نامۆ، هەروەکو ئەوەی شتێکی نامۆی بینی بێت کە مرۆڤ ناتوانێت بیبینێت. ترس و تۆقینی تێدا دەرکەوت، وەگەوەی مەترسێکی ڕاستەقینەی لەسەر بێت. بۆ بەیانی ڕۆژی دواتر سەگەکە ون بوو بەبێ ئەوەی زاناکان بزانن چی بەسەردا هاتووە. باڵندەکان کە توانایەکی سەرسڕهێنەریان لە دیاریکردنی ئاڕاستەکاندا هەیە، کاتێک دەگەن ئەم ناوچەیە تووشی سەر لێ شێواوی دەبن و ئاڕاستەکەیان دەگۆڕن، هاوسەنگی لە دەست دەدەن و تا لە ناوچەکە نەچنە دەرەوە ئاسایی نابنەوە. بێگومان ئەگەر بە زیندوێتی لێی دەرباز بن، بەڵام کیسەڵەکان کە خۆیان لا بێدەنگێکی قوڵدان هەرگیز بە شێوەیەکی ئەقلانی کار ناکەن. کاتێک دەچنە ئەم ناوچەیەوە لە بەرگەکەیان دێنە دەرەوە و پاشان دەڕۆن، چاویان دەبڕنە خۆری داخرا و بەبێ ئەوەی هیچ لێکدانەوەیەک بۆ ئەم ڕەفتارەیان هەبێت. بەردی ئاسمانی و نەیزەک ناوچەی بێدەنگی شوێنی ژمارەیەکی زۆر لەو بەردی ئاسمانی و نەیزەکانەیە کە لە ماوەی چەندین ساڵدا کەوتونەتە خوارە. هەروەگەوەی ئەم ناوچەیە موگناتیزێکی گەورە بێت و بۆ لای خۆی ڕایان بکێشێت. دانیشتوانی نزیگەم ناوچەیە باز لە کۆمەڵێک دیمەنی نامۆ دەکەن کە لێرەدا بینیویانە، وەک دەفرە فڕیوەکان و شەبەحەکان، هەوری ڕەنگاوڕەنگ، لەگەڵ چەندین چیرۆکی تر کە بەهۆی نامۆییانەوە زاناکان هەوڵیان داوە بیردۆزێک بۆ لێکدانەوەی دابنێن کە هەندێکیان ناوشێوی بردۆزەکانن لەبارەی سێگۆشەی بەرمۆدا. یەکێک لە بیردۆزەکانەوەیە جیاوازی ئەم ناوچەیە لە ناوچەکانی دیکەی سروشت. هۆکاری هەبوونی تیشکی کارۆموگناتیزیە کە لە تیشکی زیانبەخشی خۆر دەیپارێزێت. هاوکات هۆکاری هەبوونی موگناتیزی شاراوەش لێکدانەوەیکی دیکەیە کە بۆ ناوچەکە دەکرێت و دەبێتە هۆی وەڕسکردنی ئاژەڵان و پچڕاندنی پەیوەندیەکان. بەڵام ئەم بیردۆزانە لێکدانەوەیکی باوەڕ پێکرا و لەبارەی دیاردەنامۆکانی ناوچەکە
دەستەبەر ناکەن کە تا ئێساش هەمویان تەحەدان بۆ مرۆڤایەتی